بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. إن شاء الله أمر استخو ما ورقت يقدر طاي ذكي رأي استواء وكونيا أو برك وقتك أو بكين كان تأخير ذبي أبي أما باس ما كرت قلت ما منهج القرآن إلى بنياتناني إيمان يكمين زار قران وبير كردنويه داوای گەڕان و بیرکردنەوە دەکات لە گەڕان و بیرکردنەوەی داوای دۆزینەوەی دەلیلەکان دەکاتن ئەوزە بە گوێرەی بگاتە نەتیجەکە. دەلیلەکانەوەندە زۆرن کە لە ژمارە نایەن بەس ئەمە ئەو دەلیلە گشتیانە باز دەکەین کەەوە هەموو دەلیلەکانی دی دەچنەوە ناوی. یەک لە دەلیلەکانی دیکە دەلیلی تەسخیرە. منی الذی سەخەرە. تەسخیر یعنی چێ بە کوردی؟ ڕامکردنی پێدەرێن نە کۆنتڕۆل نییە. تسخير ها نانا اشتك لخدمة دابيني بكي ونيا رامي بكي خدمتي اشتك بي اشتكاني لبو فراهم بكي ها لكردي فراهم كردنيشي بيدرين يعني اتودتيا مستشفيات يعني اولي او كساني كمثلا اندازيار كومبانيا بناي نخوش خانه شي دروز دكن اذا بيني او غرفاني كواتي دايا او قلويرانه همو ئامادە کرایە شوێنی عملیاتی جیهازەکان ئەوە کەسێک کە ئەو مستەشفایی بەکامل ئەو پێداویستیەکانەوە ئامادە کردیا شارەزایە تەئکید بە ئیشی ئەو مستەشفایی دەزانیتن کە ئەوە چ ئیشەکی لێ دەکرێت وەچنەوە کەسێک لێرە ئیش دەکەن وهروە قوتابخانە چیش غورفەکانی بە شێوازێک دانراینە ڕەحلەیان لە بۆ دانرایە سەبوڕەی لە دیواری درایە بە گۆڕەپانەکی لێ لە بۆ یاری وەختی فورسەی کاتە بەو تەفاسیلەی کەوا قوتابی پێویستیتی لەگەر مامۆستا لە بۆ فێربوونێ ئەو تەفاسیلەی کە نەخۆش و پزیشک پێویستیتیان ئەو شوێنە دابی ئەو شتانەی لە بۆ دابین کرایە و هەمووی ڕام کرایە و لە بەردەست دانرایە ئەو مامۆستا قوتابیەکە دێ دەبینی ئەو پێداویستیانەی هەموو ئامادەیە و یەکسەر ئیشی خۆی دەکات ئەو دکتۆرە دێتن یەکسەر نەخۆشی وەردەگری و ئیشی خۆی دەکاتن ئەدی ئەگەر هیچ لەو شتانە وجودی نەبی ئەو کەسە ناتوانێت ئیشی خۆی بکە ئەمەش کە هاتینە سەر ئەو زەویەی ئەو شتانەی کە لە بۆ ژیانی مە پێویستە هەموو بەو شێوەیەی بە تەفاسیلی زۆر ورد هەموو شتێک ئامادە کرایە هەموو شتێک لە بۆمە دابین کرایە لە گچکەترین تا گەورەترین شتی ئەگەر بەو شێوەیە نەبیتن کەوا خوای یعنی گەورە داینایە ئەو ویستە نەبیتن کەوا ویستیتی لە بۆ ئەو ئینسانەی دابینی بکات و فەراهەمی بکاتن ئەوە بە هیچ شێوەیەکی نەدەتوانێت و ئەو ئیشەی لێ بکەیت ئێوە چی لێ وەردەگیری ئەوەی لێ وەردەگیری ئەو کەسێکەوە وەکو نمونونەکەی باسمان کرد ئەو خەستەخانەی بە نەخۆشخانەی بەو شێوەیە تەجهیز کردیە و ئامادەی کردیە ئیلا شارەزایە عیلمی هەیە ئەگەر کەسێک برێن وڵا بڕۆ بینایەکی دروست بکە یەکسەر دەپرسی ئەو بینایە لەوە چ بەکاردێ شوێنی نیستە جێبوونە نەخۆشخانەیە هوتێلە ئەگەر نەزانیتن ئەو شتە لە بۆ چ بەکاردێتن ئەو ناتوانیتن ئەو شتێک کە پێویستە دروستی بکاتن لە خۆڕە ناتوانیتن شتەشی دروست بکە و دوایش ئەوە دەرسی کە پێویستە ئێدەبی ئیلا عیلمی هەبی توانای هەبی ئەگەر توانای دروستکردنی قودرەتی ئەو ئیشەی نەبیتن نەیدەتوانی دەبی ئیرادەی هەبی ویستی لەسەرەوەی بکە بیکاتن ئەگە ویستی لەسەرەوەی نەیدەتوانی کاتە ئەو ئیرادە و قودرەت و عیلم و بینینە دەبی ئەوانە ببینیتن کەوا چ پێداویستیەکیان هەیە بە گوێرەی ئەو پێداویستیە ئەو شتانیان لەو ئامادە بکاتن لۆی هەموو ئەوانە لەسەر زەوی بە جوانترین و ڕێکترین شێوە ئامادەکراینە خوای گەورەش لە قورئانێ داوامە لێ دەکا کەوا بیر لەو تەسخیرە بکەینەوە کە چێ لە بۆی مسەخەر کردینە ئەوزە نمونەی ئەو تەسخیرەی ئەمە هەرسەن نمونەشی دەینینەوە ئەگەر ناکەون هەمووی خوای گەورە بەو شێوەی ئامادەی کرد یەک لەوانە ئاو لە بۆ ژیانی ئینسانی کە خوای گەورە کوو فەراهەمی کردیە دابینی کردیە ئەو ئاوە کە لە سەتا تقریبا 75 گۆی زەوی ئاوە لاشەی ئینسانی زۆربەی لە ئاو پێک دێتن ڕۆژانە پێویستی بە مەسەن چەند لتر ئاو هەیە ئەو ئاوە بەو مواسەفاتێک کە پێویستە ئەو شلەی دروست کردیەکەوە ئاوە ئەوزە چەند مواسەفاتێکی زۆر گرنگی هەیە ئەگەر ئەو مواسەفاتەی نەبایە یەک لەو مواسەفاتە وردانەی نەبایە ژیانی ئینسانی لەسەر زەوی نەدەبوو مەسەن یەک لەوانە ئاو زۆریەکەی
مەسەلا ئەو مواسەفاتی ئەوە ئەندەزان ئەوەی دانرا پێچەکەی چەند بیتن ترشیەکەی ڕێژەی خوێکان و کالسیۆم و ئەوانەی تێدا چەند بیتن ئەگەر ئەو ڕێژانە زۆر با زۆر کەم بە نەدەتواندرا ژیانی ئینسانی فەراهەم بیتن ڕێژەی مەسەلەن توانەوەی بووتە سەبەبەک لەوەی خوێەکانی لێ بتوێتەوە چەند خاصیەتەکی هەیە کە تایبەتە بە ئاوی یەک لەوانە خاصیەتی لە کوردی پێی دەڵێن دەڵاندن چێ مەسەلە کات و قامی شەشی دادنێنە ئاوی بڕک ئاو زەختی دەکاتن بەسەر دەکەوێت ئەوە لە شلەکانی دیکە نییە لە ئاوێ هەیە بەواستەی وەی هەرچی ڕووەکە بەو نەوعی لە ڕێگەوە ئاو دەچیتن لە بۆ قەدەکان بەو تایبەتمەندیە فیزیاییەی ئاوی بوویتە سەبەبە خوای گەورەکە ئەو تایبەتمەندیەی دایتێ ئەو هەموو ڕووەکە ئاوی بخواتەوە ئەگەرنا خۆی هێزی چێشکردن شتی لۆ خوارە ڕادەچێشی باشە ئەو ئاوە لە ناو عاردیە کو دێتە ناو قەدەکان و کو دێتە ناو گەڵایەکان کو ڕادەچێشیتن خوای گەورە ئەو خاصیەتە تایبەتەی ئەو تایبەتیەی داتە ئاوێ کە ئەو ئیشەی بکاتن دەبی ئەو کەسە شارەزابی بە پێویستی داری پێویستی هەموو ڕووەکەکان و پێویستی ئەو کەسانەی کەوا پێویستیان بەو دارانە دەبیتن لەبەر هەندێک ئەو ئاوەی بەو شێوەیە لە بۆ دابین کردیە یان خاصیەتەکی دیکەی هەیە بەعربی پێدرێن خاصیە شعریە کە ئەگەر ببەستیتن قەبارەی زیاد دەکاتن وانە ببەستی قەبارەی زیاد دەکات لەبەر هەندێک وەختی بەحر ڕووبار سارد دەبیتن بەخۆی ئەسڵ وایە ژێرەوەی کە ڕۆژ لی نادات و ئەوەترا ئەوێن دەرسارد ببیتن لە بن ڕاهەمووی ببیتە بەفر بەزنە ڕووبارەکان بەحرەکان بەس سەریان دەبیتە بەفر ژێرەوەیان بە گەرمی دەبینێتەوە پارێزگاری لەو پلەی گەرمی خۆی دەکات ئەوە دەبیتە سەبەبی دەبیتە سەبەبی ئەوەی ئەو هەموو زیندەوەر و ماسیەی کەوا لە ژێر بەحری هەیە لە ماوەی لە زستانان ئەوانە ژیانی خۆیان لە بن بەحرەکەی دەکەن سەرێش هەموو دەبەستیتن دەبینی شلەکانی دیکە ئەو هانینە لە بنەوە ڕادەبەستیتن بەس ئەو تایبەتمەندی هەیە ئەو جا خوای گەورە کە کەسێک مادام ئەو هەموو تایبەتمەندیەی وەها فەراهەمی کردیە لە بۆ ژیانی ئینسانی دیارە شارەزایە بەوەی کەوا ئینسان پێویستیتی و ویستی لەسرە و عیلمی هەیە و قودرەتی هەیە دەبی زاتەک هەبی کە ئەو شتەی لە بۆمە دابین کردیە ئەوجەمە لە ئاەتەکان دەبینین کە خوای گەورە دەفەرمی لە قورآن زۆر باسی ئەو مسەخەربوونەی تەسخیری دەکات دەفەرمی الله الذي سخر لكم البحر لتجري الفلك فيه بأمره خوای گەورە بەحری لە بۆم گۆ مسەخەر کردیە فەراهەم کردیە لە بۆ چێ لە بۆ ڕۆیشتنی کەشتیەکان باش ئەو ئەوە پەیوەندی بە تایبەتمەندی وێ ئەگەر ئەو تایبەتمەندیە فیزیاییانەی نەبە نەیدەتانی ئەو کەشتیانە برندکە شلەکی دیکەبی ئەوەی ناتانی بکاتن مثلا وەکو نەفتی بی نەوع تایبەتمەندیەکی دیکەی هەبی ئەوەی ناتانی بکە ئەوانەی لە فیزیای بە بیریامابی ئەوەی ئەرخەمیدس پێدرن کە قانونی ئەرخەمیدس ئەو شتانەی سەرەوەی خۆی بەرەو سەرێ دەباتەوە هەڵی دەگریتن دەبینی ئەو کەشتیە بە سەدان هەزاران تەنە ئەو ئاوە ڕای دەگریتن خوای گەورە دەفەرمی مسەخەری کردیە کەسێک برێ وەڵام من بەخۆم کەشتەکەی دروست دەکەم وچی مەسەلەی مەکتەبەکەی لە بۆت ئامادە کرایە بەڵام دەبێت ئیشەکەی بکەی عقلت بەکاربینی فکر بکەیەوە ئەو مسەخەراتی لەسەر زەوی ئیش پێ بکەی یعنی مەسەلەن لۆ نمونە تەیارە ئێستا کە دەڕواتن ئەو تەیارە بە قانونێکی فیزیایی ئیش دەکە خۆ ئەگەر لەسەر بەرگە هەوای زەوی نەبی ئەو ئیشە لە دەرێ ناکرێت دەبی شتی زۆر متەتەویر و زۆر مەسرەفی لێ بکەن یعنی ئەو تەیارە لە بەرگە هەوای زەوی بچیتە دەرێ نافڕیت لۆ لە بەرەو ئەو بەرگە هەوایە مسەخەر کرایە ئەو تایبەتمەندیەی تێدایە کە بتوانانی ئەوە لی بفڕیتن بەنام ئینسان کەنجی هەوڵی دا و زانستی بەکارهێنا ئەنجی دەتانی بیدۆزیتەوە لتجري الفلك فيه بأمره ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون بيزگەل ئەوەی ئەو هەموو خواردن و ئەو هەموو خۆراکەی دانایە لە ناو بەحرێ لە بۆ ئەوەی ئینسان لەو فەزل و نیعمەتەی خوای گەورە لەگەری کردیە بەهرەمەند بیتن بەڵام دەبێ ڕاوی بکە کەسێک نەرێ ماسی بە سۆرکراوەی بێتە پێشم هەر شتێک کە خوای گەورە مسەخەری کردیە هەندێک ئیشیش لەدەست ئینسانیەکە بیکە بەڵام ئەو دابینی کردیە لە عیلم لە تەکنەلۆژیا لە مسەخەربوون ئەو سیارە خوای گەورە مسەخەری کردیە مادەکەی دروست کردیە عقلەکەی دایتە ئینسانی ئەو هەموو ئەجهیزە هەیە خوای گەورە مسەخەری کردیە کە مادەکە و پێداویستەکانی دایە عقلەکەشی دایە بەس دەبی ئینسان هەوڵی خۆی بدە ماسیش ئەوها لە ناو بەحرەیە دەبی ئینسان هەوڵی ڕاوکردن و سۆرکردنەوە هینانە پێشە خۆی بدەوەنێ خایەنی بکاتەوە
چەند خوتوەچی لە ئینسانی پێویستە. وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه هرچی لە ئاسمان و زەویە لە بۆ ئینسانی مسخر کرایە، لە بۆ ئینسانی فراهەم کرایە، دابین کرایە، ئەوەی کەوا ئینسان پێویستیتی تێیدا ئامادە کرایە، وەکو خانیەکی کەوا زۆر بەڕێک و پێچی هەموو پێداویستیەکانی دانرایە. إن في ذلك لآيات لقوم يتفكرون أوش بلغو نشانه لو أوانه كوابير دكانو يعني فرمي إن في خلق السماوات والأرض لدروس كرني آسمان وزوي واختلاف الليل والنهار هاتني الشوروش والفلك التي تجري في البحر بما ينفع الناس أو باس ما كرك وكشتي دروا فلك ما بس كشتيا وما أنزل الله من السماء من ماء فأحيا به الأرض بعد موتها وخواي قورا لا ئاسمانێکە ئەو بارانەی دەبارێن هەمووی مسەخەر کردنە کە ئەگەر تەماشای ئەو تەفسیلی ئەو شتەی بکەیت کە ئەمە پێویستمان پێیە وەکو گوتمان نمونونەکان کۆتایی پێنایەن. هايدات یان باسی تەیر دەکا کە خوای گەورە کۆ ئەو لە ئاسمانێ لە بۆی مسەخەر کردیە کە بتوانی بفڕیتن، یعنی ئەو بە قانونەشی تەواان دەفڕی ئەگەرنا لە شوێنی دی ناتوانی بفڕی. یان شەو ڕۆژ هاتنی شەو ڕۆژ ئەو ئاەتەی پاشەوی کە باسی وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره. ئێستا ئەو زەویە ئەگەر بە 24 ساعاتی ئەو هانە سوڕێتەوە بەو گۆشەی نەسوڕێتەوە لەو خولگەی نەسوڕێتەوە ئەوەندە لە مانجێ دوور نەبی هەموو ئەوانە بە دقیقی دانەنرابیتن تاکید لە ئەوە ئینسان ئەو ژیانەی نابیتن لەسەر زەوی. ئاەتی پاشەویش هەر باسی مەسەلەی شەو و ڕۆژ و ئەستێرەکان و مانگە کە خوای گەورە مسەخەری کردی. دلیلەکی دیکە دلیلی تەناسوق و تەعاون. مەبەستمان لەو دلیلەی چییە؟ ئەوە معنایەکەی دیارە مەبەست چییە؟ تەواوکەری یەکتر و یارمەتیدەری یەکترە، هەمووی هاریکاری و هاوکاری یەکتر دەکات. ئەوەی لە کەون خوای گەورە داینە هەر یەکەی وەزیفەچی هەیە، ئەرکەچی هەیە و مافەچی هەیە. شتەکی وەردەگری ئیشەچی دەکا شتەچی دەخوا وەردەگری شتەچیش دەبی ئیشی خۆشی بکاتن. یعنی لەو کەونەی هەموو شتێک ئیشی خۆی دەکات. ئەوجا هەندێک شت زۆر بەڕوونی و بەوازحی بەدیار دەکەویت، هەندێک شت بەو شێوەیە مچینە لۆمە بەدیار نەکەویت. ئێستا مەسەلەن لۆبارینی بارانی با ئیش هاریکاری ئەوەی دەکاتن کەوە دلۆپە ئاوەکان وەختی هەڵمەکەی بباتە ئاسمانێ، هاریکاری هەوری دەکاتن بیهینی و بیباتن، وەنی ئەوە تەعاونی کرد. هەور هاریکاری زەوی دەکاتن کە بارانەکەی ببارێنی، تەعاونی لەگەر زەوی کرد. زەوی ئەو بارانەی وەنیا دەخواتەوە دەبیتە ئەو ڕووەکە هاریکاری ڕووەک و حیواناتی دیک دەکا کە پێویستە، یان ئەوی دیکە لە خۆی زیاد بوو دەڕژێتە ناو ڕووبارەکان و بەحرەکان، دیسان ڕووبار و بەحریش هاوکاری بایەکەی دەکاتەوە لۆ ئەوەی بچیتەوە هەوری دروستکە، سوورەکە بەو شێوەی دەسوڕێتەوە ئەگەرنا خەلاص دەبیتن. وەنیا ئاوەکە یعنی ئاو لە ناو گۆی زەوی ئەوە نابیتن، هیچی کەم ناکاتن. بەو شێوەیە یان لە ئاسمانەیە یان لە ژێر عاردیە یان لەسەر عاردیە. خوای گەورە ئەو نیزامی لە بۆ دانایە هەر یەکی هاریکاری ئەویدی دەکاتن. شتێک نییە هاریکاری ئەویدی نەکە. ئێستا ئەمە کە ئۆکسجینی لەو دارانە وەردەگرین دەبی ئەمە حەقی ئەو ئۆکسجینەش بدەین کە دوانە ئۆکسیدی بدەینەوە. یعنی شتێکی لە ژینگەی کە بەکاردەینی لە دەوروبەری وای کردیەکەوە ئەتوش ئیشەکی بکەی لە بۆ ژینگەی خۆت، هەتا لە خواردن و خۆراکی مەسەلە ئەمە ڕووەکی دەخۆین گیان لەبەری دەخۆین. باشە ئەدینابی ئەمەش لۆ خۆراکەکە ڕووەک
چ مادەی زیاتر لە خاک دەردەینی نایترۆزین وانە مادەی دیکەشە بەس نایترۆزینی بە زۆری ێ باش ئەمەوە ئەو هەموو حیواناتە ئەو ئینسانە هەر ئەو ڕووەکەی خوار ئەو نایترۆزینی خوار ئەو نایترۆزینە لە خاک کو دەمینێتن هەندە چەند ساڵە وانە بەواستەی ئەو پاشماوەیەی ئەو گیان لە بەرانە دیسانێک کە ئەوان ئەو پاشماوەیە دەبیتە خۆراکی عاردی لۆمە شتەی پیس و قێزەونە بەڵام لۆ عاردی خۆراکە ئەگەر ئەو پاشماوە نەبیتن بە ماوەی چەند ساڵەکی نامینێتن کەواتە هەر شتەی هاریکاری و تەعاونی ئەویدی دەکاتن طبعا ئەوە ئیسلام و ئاەتەکانی قورئانی پیرۆز ئەو مەبدەئە بەو مەبدەئی دەرێن کەون بەڕێوە دەچی هەتا ئەتو ئەوی دەیبینی مەسەن دەرێ وڵا هەندێک حیوانی دڕندە هەیە شێر و ئەوانە مامزی دەخۆن و ئەدی ئەوان چ دەکەن دەبی ئیلا مەسەن کرم خواردنی چییە کرم دەبیتە خواردنی هەندێک تەیری وەنیە تەیرەکان و مریشک و ئەوانە زیاتر کرمی دەخۆن ئینسان ڕێوی هەندێک شتی دیکە هەیە مریشتی دەخوا دەبیتە خواردنیوی هەندێک شت هەیە دەبیتە خواردنیوی هەتا دەگاتە مەسەن ئینسان و شێری هیچ شتێک نییە کە شێری بخوا بەس دەبی شێر و ئینسان وەختی مرد دیسان دەبنەوە خۆراک لە بۆ کرمەکەی بەو نەوعی ئەویش دەسوڕێتەوە لە بۆ شتە زەعیفەکەی دیسان ئەویش دەبنەوە خۆراک لەوەی ئەو تەوازونە هەر یەکی دەبی هاریکاری ئەویدی بکاتن بەو نیزامی بەڕێوە دەچی بەڵام نیزامی کوفری سەردەم کە ئێستا لە زۆر لە مەسەن هەتا لە ئەوە زانستیەکان و لە مەکتەبەکان دەخیندرێ بەداخەوە دەرێ ئەو مەبدەئی کەوا کەون و گیان لەبەران ئیشی پێ دەکەن مەبدەئی چییە ئەوی داروین چی پێگۆ ناوەچی نەها ئەوە هیچ ئیڤۆلیۆشن باسی ئەوی ناکەن بەس ئەو مەبدەئی پێ بەڕێوە دەچی گوتی مەبدەئی سیراعە وانە ململانەیە چێ بە قووەتر بی ئەو دەمینێتەوە هەتا دەرێ ئەو حیواناتانە وەختی خۆی ئەوانە بە قووەت بووینە لە بەرەوەی ماینەوە وەلو عیلم ئەوانەی هەموو ڕەت کردەوە یعنی ئەوە ڕاست نییە ئەو حیواناتانە هیوایان هەیە زۆر زەعیفە مێشەکە بە هەزارەها بە ملیۆنەها ساڵ ممچینە هەبیتن لەسەر زەوی و لە ناویش نەچووە بەڵام مەبەست چییە ئەو مەبدەئەکەوە ئەوان گۆتیان کەون لە ناو بەحرێ ماسی گەورە ماسی بە قووەت ئەوی دیکە چی هە بە قووەت بی ئەو دەمینێتەوە وەی لێ کرد تەئسیری لە فکری ڕۆژانەشیان کرد یعنی ئەوروپا ئێستا بەو فکرە یان هەر عالەمی نوێ بەو فکرە ئیش دەکات دەرێت چێ بە قووەتر بی ئەو دەمینێتەوە ئەوان بەو فکرە ئیش دەکەن بەڵام مەبدەئی ئیسلامی دەرێ مەبدەئی تەعاونە هەر یەک لەو مەخلوقاتەی دوژبنی مەنینە هەر یەکەی ئیشەکی خۆی هەیە وەزیفەی خۆی هەیە جێبەجێی دەکاتن لۆی وەت لێ دەکاتن لەگەر کەون و لەگەر دەوروبەر و ژینگەی خۆت ئەسلی مەبدەئی ئیسلامی ئەتوو وەکو برەی بە ئاشتی بژی وها فکر نەکەیەوەکەوە ئەوی لە دەوروبەر تا ئەوانە دوژبنی تونە لە ململانێدانە لەگەرت و بەڵکو هەر یەکەی لە تەوازونی خۆیت بەڵام ئینسان نابی وەلێ بکات تەوازونی تێک بدە مثلا ئەگەر هەر حیوانێک زیاد لە حەدی خۆی یان زۆرە حەشەرەك زیاد لە حەدی خۆی بێ ئەو هەنجی تەوازون تێک دەچیتن بە زۆری وێ ئیلا دەبی دەستی ئینسانیشی لەگەر دابیتن ئەزەمە چەند نمونە چی ئەو کە زۆر جوان ئەو مەسەلەی تەعاونەی لێ بە دیار دەکەوی باز دەکەین مثلا ئەو حیوانە پێی دەرێن بیتجەر ئەوەش پێی دەرێن بە ئینگلیزی پێی دەرێن هۆنی گواید یعنی دەلیلی هەنجوینی ئەگەر ناوتان جێلێ ببی ئەوە هەنجوینی زۆر باش پێ دەزانی بینیتەوە شوێنی مێشەنجینی حەزیشی بەس لە ئەوەکەیە ینی شانەکانە نەک ڕاوەکەی ناوی هەنجینەکەی بەس خواردنەکەی ئەوە شانەکانە ئەوەش بەس خواردنەکەی ڕاوەکەیە ڕاوەکەی دەخواتن ئەوە قووەتی هەیە بسی هەنجینەکەی دەربینی بەڵام زۆر کۆلەوارە لە ئەوەی ئێستا حەز دەکەم ڤیدیۆکەتان پیشاندەم 3 دقیقە کە لەسەر ڤیدیۆیەکەی شەرح دەکەی شتێکی خۆشە لەو تەعاونەی کە خوای گەورە فێری کردینە ها ئەوە لە دوو شانە هەنجینی لە کوونەکان دەگەڕێتن کۆرەوارە زۆر هیچ پێ ناکرێ بەخۆی لە جێ ئەنتیکە دەگەڕێ ئەوە مێشەنجین لێرەبی Shield builds up as he scratches, cables, lithium scratch.
كنا برازبو هر لي قوم عند استاد تيرك دايبيني هو ديبانجي دك الرياء كم تياري توش دبي أو كنا هوا عنجينك يا مدخوا لو يبزهست لو بإصراحة تيركش ببخوا وكاني أو بز أو عند آخرته دانية أزوا خواي جور لو مثلا هندك شويني زور بواضحي بشان إنساني ده أجرنا هموشتك أو هايرمتي دري يقدره يو نوع التيرة يان دبيتن بخوي هموشتشي بزاني أو إيش تشيلو بيدك أو إيش لمقابل إيش تشيلو بيدك تو يان دبي كسك فير كربي يان دبي هدايات تشي دري بيتن يكك أو شتي لنا وتسان دبيتن أجرنا دبي بخوي علمي هبي ونيا عقليان هبي قدرتيان هبي إراديان هبي دبي بري أوانا همو أو شتيان هي يعني إيش دبي برينا خالقك هي قدرته إرادة وعلمي دبخشيته هرهموان استا نمونه شي ديكاش لا او تعاوني باز دكي مثلا نمونه ميشنجين كادسيتن او شي لي قولانا دمجي هر اوانيه كبسي شي لكي بمجي عندك درين او قولا وكو اوي كوابري لبو خاطري مانوي خوم ميشنجين الراده شيتن ايش شي لوبكا چونكا هر نوع قولك اگر لبر او هر ميشنجين همو نوع ميشكاني ميشو مغزي كلسر جي او غوري دجين اوانا ايشيانتيا تويكان دقوازنوا اگر ونبيتن لما ويتسن سالشي او لبر او حشراتي نبيتن كلسر اوان دجين زور بهزارها نوع لقول نامينيت لسر او زوي لبرو زيك ليتي دبيني او دسوتيتن شتشي بسرديتن بلام او ودكاتن او توي لير دقواستو دبات زي تشيديكا ليرش سالش كان الرواوا لزي تشيديكا نوعيته كيدميني كانما او دري وركاكا ام خواردي دمتو اتوش برو لزياتي او يشملوبكا او توهملو بغوازو بامن بمينه اذا بيونيا او بشان داتن دبي او شار زابيتن لوي يان او سود بيك دي جاندنا يان انسان او همو زور حيوانات السودي بيدغينيتن الا دبي خالقك همو لبوي مسخر كرد بي كوا سودي بيبغينيتو منفعتي بداته اجرنا دبي هر يك لوانا انسان بريتن وكوغوتمان خاواني خواتي انساني دناسن درين با سودي بيبغينين او زلو نموني لدليل خالقيتكم بما ديار دكوي بان خوازك بصراحه خوش د جريتو دري لګر کابراچی هندوسی بو بازرگان بو او هندوسیا کابراچی شهاده دار بو لروي دنیاي او بعقل بو دري او هدانشتين بواسطه یک
نانمان خوارد و دوای گوتم ڕوخسەت هەیە پرسیارێکت لێ بکەم گوتی بەرە فەرموو وتم هەر بەڕاست ئەم گۆ یعنی چێری دەپەرستن مانگای دەپەرستن گوتی بە شانازیەوە زۆر بە فەخرەوەی گۆ گوت دەکرێت بزانم سەبەبی چییە گوتی ئەوە منفعەتی زۆرە زۆر سوودی بەمە دەگەینی پیستەکەی بەکاردەی چەند سوودی هەیە شیرەکەی چەند سوودی هەیە گۆشتەکەی و ئەو شیرەی ئەو ئەنواعشتی لێ دروست دەکرێتن ئەو مادەم ئەو هەموو سوود و منفعەتەی بەمە دەگەینیتن شایستەی ئەوەیە بپەرسترێتن ئەم نیش گوتم باشە ئەگەر وابیتن مەڕوو بزنیش ئەوەی دەکاتن وانە باشە مێشنجینیش ئیسیفادەی بەمە دەگەینی ئەو جلکەش ئیسیفادەی بەمە دەگەین دەبی بەشەشی هەر شتێک منفعەتی بەمەگەیان دەبی بەشەشی ئەو شتەی پەرستین مادە ڕۆژیش دەبی پەرستین مانجیش دەبی پەرستین هەواش دەبی پەرستین جیاگۆریش دەبی پەرستین هەر شتێک منفعەتی هەبوو دەبی بەقەدەر منفعەتەکەی ئەمە عیبادەتی لۆ بکەن یان دەبی هەر زەڕەک منفعەتی لۆمە هەیە لەو کەونەی گەردی لە دەبی هەر زەڕەشی بکەینە خودایەک یان دەبی برێن یەک خوددا هەیە کە ئەو منفعەتە هەموو ئەو هینایەتی وانە کەواتە ئەوە بەو نەوعەیە کە لۆ خوای گەورە کە دەفەرمی ئەم خولقوا من غەیری شەیئین أم هم الخالقون أم خلقوا السماوات والأرض بل لا يوقنون چەند احتمالەکە سێ احتمالە یان دەبی برێن بەبێ هودە و لە خۆڕا دروست بووینە لە خۆڕا دروست بوون مەسەن برێ ئەوە وجودی هەیە بەس کەس نەیهینایتە وجود ئەوە نەزانیە شێتیە کە لە سۆفستائیەکان بێمەعناترە سۆفستایی دەزانن چ کەس معلوماتی لەبارە هەیە ڕێبازەکی فەلسەفی بوو وەختی خۆی ئینکاری وجودی دەکرد دەیگۆ هیچ شتێک لە کەون وجودی نیە ئەمن وجودم نیە ئەو مێزە نیە ئەوە نیە ئەوە نییە لۆ ئینکاری کرد لەبەرەوەی گوتی ئەگە وجودی هەبی لازمی ئەوەی کە وجودی هەبی ناچار دەبی برێم دەبی یەکەکی نابیتێ وجود دەبی ئەوەی بسەلمێنم ئەگەر گوتم وجودم هەیە دەبی ئەوە مقدمەکەم سەلمان دەبی پاشی مقدمەکەش ئەنجامەکەی بسەلمێنم نا هە لە ئەوەل ڕا وجودی ڕەت کردەوە یعنی چەند شتێکی بێمەعنا دەرچوو هەتاوەی لێ هات هەندێک لە زانایان لە کتابەکان نووسیتیان عیلاجی وانە ئەوەیە لێیان دەی بڕەچیان بێشینی ئەگە گوتیان ئێرە جەیەکم دێشیت وەڵە ئەی هاوار برێ وجودی نییە هێش ئەتو نارێ وجودی نیە ئەنجی بۆی عاقڵ دەبن ئەو کەسەی برێتن ئەو شتانە وجودی هەیە و لە خۆڕا دروست بووە کە ئێستا زۆرن لەو سۆفستائیانە بێعەقڵترە لەبەرەوەی سۆفستائیەکان هەرنا مقدمەکەشیان لە خۆیان بڕی بەس ئەوە دەرێ وجودیشی هەیە بێ ئەوەی کە یەکەکی نابیتێ وجود سۆفستایی زانیان دەبی پێویستە ئەو قسەی بکەن وجودی هەیە و یەکەکی نایتێ وجود گوتیان هەر وجودی نیە ئەوە دەرێ وجودیشی هەیە و کەسیش نەهینایتە وجود ئەوە احتیمالی یەکەم ئەم خولقوا من غەیری شەی احتیمالی دووەم چییە ئەم هم الخالقون ئەم خلقوا السماوات والأرض یان بە خۆیان خالقی و دروستکەری خۆیانن و خالق و دروستکەری ئاسمان و زەوینە ئەوەش چ دەگەینیتن ئەمە گوتمان دەبی کەسێک لە دوای ئەو ئیشانێک کە لە کەون ڕوودەداتن کەسێکی خاوەنی ئیرادا خاوەنی بینین خاوەنی زانست خاوەنی توانە هەبیتن ئێیان دەبی برێ هەر زەڕەیەک هەر خانەیەک کە لە ناو یعنی پێکاتەی خانەی ئەو ئیرادە و ئەو قودرەتە و ئەو مواسەفاتە خوداییەی هەیە یان دەبی برێ هەر زەڕەک لەو وجودەی هەر شتێک وچی باسمان کرد خودایە ئەوەش بەقەدەر زەڕات و گەردیلەکانی کەون دەبی خودای بسەلمێنی برێ هەموو شتێک خودایە چونکە هەموو شتێک ئیرادە و قودرەت و ئەوەی هەیە لە خۆ ڕادەکە ناری ئەوە ئەو شتە بەخۆی ئیشی خۆی دەکاتن کەسێک لە پشتی نییە معنای ئەتو ئەو ئیشانەت گوتمان دەبی ئیلا ئیرادە و ویست و قودرەتی هەبی داتە پاڵەوی ئەو احتیمالی دووەم کە هۆردووچی احتیمالی چەند زەحمەتە چەند ناڕێکە چەند نامەنتیقی و دوورە لە عەقڵ احتیمالی سێم ئەوەیە برێ یەک خالق هەیە کەوا هەرچی ئەو توانایە هەیە ئەو لەوانیا وەرگرتی ئەو خالقە بەدەرە لە توانا و لە بەسەرداهاتن تەغەیوراتی ئەوەی باسمان کرد کە صفاتی بەخلوقاتیە مامۆستا نووسی بە نمونەکی جوان دەینیتەوە دەرێ کابرا تەماشای تەماشای پارچە شوشەکانی سەرزەوی و تەماشای دلۆپە ئاوەکان دەکاتن وەختی ڕۆژ لێی دەداتن ئەو پارچە شوشەیە تیشکەچی هەیە نیە بەقەدەرە خۆی گەرماییە چیشی هەیە و تیشکەچیشی هەیە بەقەدەرە خۆی یان دەبی برێ کابرا تیشک و گەرمایی مەوجودە یان دەبی برێ ئەو تیشک و گەرماییە لە ناوخودی پارچە شوشەکەی مەزدەڕەکەی سەرچاوەکەی ناوخودی پارچە شوشەکەیە ناوخودی دلۆپە ئاوەکەیە یان دەبی برێتن سەرچاوەکی سەرەکی لە ئاسمان هەیە کە لەو هەمووان دەنێری ئەوانە تیشکدانەوەی ئەوەینە دەبی لەو دوو احتیمالەی زیاتر نییە
ئەوە بە زەحمەتترە بەقەدر هەموو عەدەدی دڵۆپە ئاوەکان و پارچە شوشەکان ڕۆژی بڕیار بدەی یان تەماشای ئاسمانێ بکە و برێ یەک مەزدەری هەیە ئەنیا چی هەل لە عەقڵ زۆر زەحمەتە و نامەعقولە لۆی ئەوەش بزەبت وایە ما ئێستا ئەمە وەکو مەسەلەی تیشکە و گەرمیەکەی هەموو شتێک ئیرادە و منفعەت و قودرەتی تێدا دەبی ئیلا خالقەک هەبی کەسەک هەبی ئەو توانای هەبی یعنی ئەوی دەرێ مولحیدیشم بێخواشم ڕاست نییە کە برێتن خوای لۆ هیچ شتێکی ناسەلمێنم ئیلا هەر شتێک لە گەردوون کردیتە خودا چونکە دەرێ وەڵا ئەو ڕۆژە بەخۆی ئیشی خۆی دەکە ئەو ئینسانە بەخۆی دروست بووە معنای صفاتی خودایەتی دایتە مەخلوقاتەکان کەسەک نییە برێتن وەڵا ئەمن هیچ خوایەکی بڕیار نادەم إلا صفات بيويان نيوي صفات خواتي كي بالريار ده تماشي آيات كان يمكن لخواي قول القرآن كوباسي أو بابتي تعاون وتنسيق دكات لما بين مخلوقات فرمي الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت حوت آسماني بسرويك دروس كرديا لخلق خواي قوليت تفاوت نابيني وتفاوت معناه تيا ناريشي وجياوازي يعني تيا هموي يارمتي يقدر ده اما زاري بيشي نموني دنكا قنم كمان هنا وقوت مان دبي همو كون بيك وإيش بكا لو يك دنكا قنم بيتا بردستي با كواتا هموي تنسيقي يقديدكا روش تنسيقي سرزوي دكاتن کۆمەڵی ڕۆژ و مەجەڕەکان تەنسیقی ڕۆژ دەکەن ئەوی لەوی گەورەترە ڕێگای کاچێشانەکە هەر یەکی تەنسیقە ئیشی لەگە یەکدی دەکاتن کەواتە یان دەبی ئەگەر دوو خوددا هەبیتن وەکو خودای گەورە ئەوەی باز دەکاتن معنای ئەو تەنسیقە نامێنێت چونکە هەر خوایەک ئیرادەچی دەبی هەبی هەر خوایەک دەبی ویستەچی هەبی یەکو هەموو ئەو ئیرادانە لەگەر یەکدری دەگرنەوە لۆی دەفەرمی فەرجع البەصەر هەل تەرا من فتوور چاوت بجێڕە یعنی چەند جار دووبارەی بکەوە بزانە هیچ خەلەلێک هیچ کەم و کوڕێک هیچ دەرز و کەلێنێک لە نیزامی ئەو کەونەی دەبینیەوە یان دەفەرمی ئەلەم نەجعل الأرض كفاتا أحياء وأمواتا ئەو معنای چی ئەو ئاەتە یەکێک باس بکە خوێندیتمان بەرە مەبەست چییە بەرە تەواو زیان دەبیتەوە باش ئەگەر ئەو هەموو لاشەی ئینسانەی ما باوە لە زەوی نەتوا با و زەوی لە خۆی نەگر با چی لێدات هەر تەبەقەک لەسەر زەوی هەموو بۆ گەن دەبوو کەواتە خوای گەورەوەی لێ کردیە بە زیندی و بە مردی ئەو زەویە لە خۆی دەگریتن أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض چێ جوابی کەسێکی کەوا ناچارە و لێ قەومایە جوابی دەداتەوە کاتێک کە داوا لە خوای دەکات ويكشف السوء وناخوشي لسر إنساني هردقري مضطر أو آية معناه تسيا لقرتيتي مضطر أما يجيب المضطر إذا دعاه تنا أو ذاك كو دعوايا كيدك بزليلي أو زال تفسير أو آياتي بزوري أما بس واتي دقين أو كسي كدستي برزكاة ودعاي دكا بخوي دعاء دو نوعه دعاء قولي هي دعاء فعلي هي دعاء قولي أوي كوا أما داوال أخواي قولي دكين بقصة دعاء فعلي طلب حال ما داوال أخواي قولي دكا دبيني أما وقتي بايز دادي باران ناباريتن هرچی سروی زوی هەیە هەرچی حەشەرات و ئەوەی زیندەوەر هەیە ئینسان هەیە هەمووی بە احتیاجی بە زمانی احتیاجی خۆی داوا دەکا یعنی ئەتو کابرایەکی ببینی لە سەرمان وا دەلەرزیتن هیچ قسەش نەکات داوای چت لێ دەکا داوای یارمەتی دەکاتن کە گەرمی بکەوە ئەوەش هەندێک فەرموویتیان ئەوجا ئەو بابەتانەی کەوا دعای طلبیە دعای فعلیە خوای گەورە داوای ئیشەکی لەمە کردێ لۆ نمونە ئەمە کاتەکە جوتیار شتەکی دەچێنی معنایوەنی ئەو جوتیارە بەخۆی دەکا چاندن و ئاودانی طلبەکەیە بەس طلبەکەی دەبی بە فعل بکە چونکە ئەو جوتیارە لۆ ئەوەی ئەو گەنمەی بچینی بەبێ خودای گەورە دەبی هەموو کەون لە دەستی بی هەموو کەون ئیشی لۆ بکە ملیۆنان هۆکار دەبی بەردەستی بیتن بەڵام لەو ملیۆنان هۆکارەی دووسێ هۆکار خوای گەورە سپاردیت یە دەست ئینسانی گوتی ئەی ئینسانەوە ئیشی تووە کە بریتە لەوەی بیچێریت و ئاوی بدات و ئاگای لێ بیتن ئەو زەکەواتە ئەو چێڵان و ئاودانەی تەنها دوعایەکە بە فعل دەیکەین
وانەزانین ئەوە بە قووەتی بازووی خۆمان دەیکەین لەبەرەوەی ئەگە بە قووەتی بازووی خۆت بکەیت دەبی هەموو ئیشەکان بە خۆت بکەیت ڕۆژیش جووتیارەکە بەخۆی ڕۆژی دابین کا بەخۆی ئاوی دابین کا بەخۆی بارانی بارێنی بەخۆی ئەو زەویە و ئەو خاکە خۆڵی دروست کردبی ئەو زەبرێ وەڵا ئەو ئەمنم دەکەم نەخێر بەڵکو بەس ئەتوو داوا دەکەی داواکردنی تو ئەوەیە لەو شتانەی خوای گەورە داینایەکەوە وەسیلە و سەبەبی لۆ بگرینە بەر داواکردنی ئەوەیە کە وەسیلەکەی بگرینە بەر لەو شتانەی دیشکەوە بەجێرەی وەسیلە و سەبەب نییە داواکردنی ئەمە بە قسە داوا لە خوای گەورە دەکەین مەسەن کاتێک باران تاخیر دەبی بەدەستی من نیە ناتاین وەسیلە چی بگرینە بەر مەسەن هەورەکان بینین و بارانی بارێنین داوا لە خوای گەورە دەکەین بەڵام کەسێک ناتانیتن وەڵا لە مارێ دەرنەچیتن برێ خوای ڕزقم لۆ بنێری وەسیلەکەی دەبی بگریتە بەر ئەو وەسیلەیە دوعایەکە بە فعل نەک ئەتوو بە قووەتی خۆت ئەو ماڵەی پێیا بکەی لۆی ئەو مضطەڕە هۆردوو نەوعی دەگریتەوە ئەو کەسێکەوە هەر بە فعل مضطەڕە و بە حالەکەی داوە لە خوای گەورە دەکەوە ئەو کەسێ بە قەولیش ويكشف السوء وناخوشي لسرينساني هردقري ويجعلكم خلفاء الأرض دتان كات زينشيني يكدي أإله مع الله هيتس كسك هي كشايستي برستن بي لقر خداي قورة كسك هي أوشتانت بتواني بكاتاب برستري أو الشايستي برستن بي قليلا ما تذكرون يعني منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى أو شي آيات كيدي باس ما كرت جيان وزندبونا ومان هموي لنا أو زوية ولو اتبع الحق أهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن دفرمي أجر حق شويني هوا وآرزوي وام بكوي آسمان وزوي هموي تيك دسيتن سوك آسمان وزوي همو بقانون وبياسايا هذا فرمي لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون باس ما كر أجر دو خدابي دبي دو إرادة زياواز يعني هبي دليلي أوي كوا وحدانية يك خداي كود سلميتن أجر دو خدا هبي دبي هل يكتشيان أما قلت مع خدا إلا أو وقت دبي خدا بكوا دولة مندية مطلقي هبي نابي دولة مندي سنوري هبي نابي علمي سنوري هبي ونيلا دليل كان باس ما كرد نابي قدرتي السنوري هبي أجر دو خدا بيتن سنوري أو خداي دبيت السنوري أبيدي معناه هوردوشان والعياذ بالله لخداياتي كتن أو خدانية كوا سنوري هبي توانا نبي هوردو تشان قدرتي مطلق دو كاس نابي دو قدرتي مطلقي هبي وهروها لو كوني بوجودي أو شتي أتو دزاني كوا يكك دروستي كرديا بتنسيق الريكو بيتش يكي دزاني يك شركة كرديتي كأجان ليك ديا نابي أو دوكس كأجان ليك دي نبي تني اعتراف بيك دينا كان إيش أشيب كان إيش كش تنسيق درستي لقيك دي هما أنجي لقيك دي هبي دبي يك دست بك يك شركة بك يك تابا مني تابك ولله المثل الأعلى أو بس أو نمونانا كما دينو بس لو تيجيشتنا ككون همي تنسيق وهاوي كاري لقر يكترا أو نشاني وحدانيته الشمس والقمر بحسبان روج مانك همي بحسابي وردي دياري كراوة لدوريان لخلق كانيان والنجم والشجر يسجدان بس مسألة وما كرتك نجم يعني تيا أستيرة ما نايش كشي هي قلت ما لو آياتي هواني تفسير جوجيا لعربي شجر بوداري دا قوتريتن كقدي هي نجم بور وكيدا قوتري كبيقدا أو جاو آيات عندك مفسرين اختلاف يعني لمعناه هي عندك ده فرمي ما بستي نجمي آسمانية عندك ده فرمي ما بستي أو روكانية بلام أو قرآن كاتك أو معناه هنا طبعا خواي قورة لو يكسرني برانديتو أو دو معناه هرقرتيا لو فراوان بي هردو معناه كيدا قريت أخو بيك زاري هم فكرة لو رواك كاش دسي هم فكرة لو أستيرا كانش دسي لبرتسي آياتي بيشي باسي شجريا آياتي باشي باسي قمريا ونيا آياتي بيشي باسي قمريا ونيا الشمس والقمر نجمك لقر آياتي بيشي وهاي اللي دخين دريتو كباسي أستيري بي بلام لقر أوي باشي والشجر وهاي اللي دخين دريتو كباسي الروتشي بي سبحان الله يعني هردو آياتك الربط كرديا وهردو معناه شدايا والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان أو زا آسماني برس كرديتو هم مستشي بأندازة دانا هم قوش لأندازة درمتسون يعني خواي قورا
ئەو کەون و کائیناتەی کاتێک کە تەماشە دەکەی هەمووی بە میزان و بە دەقیقی ئیشی خۆی دەکاتن بەس ئینسان و جنی تاقی کردیتەوە بەشێک لە ئیرادەی دایتە دەستە خۆیان ئیشی دایتە دەستە خۆیان یعنی بەخۆی دەبی تەنزیم بکە تەنزیمەکەش بەچیە بەو وەحیەی کە لە بۆی دەنێریت یعنی ئەگەر بەو وەحی و بە گوێرەی پەیامی پێغەمبەران ئینسان بجوولێتەوە کەواتە کوو هەموو شتێک مەسەن ئاسمان مانگ لە هیچ شتێکی ئەوان اختیاریان نییە هەڵبژاردن و ئیرادەیان نییە بە تەنزیمی ئیشی خۆی دەکاتن ئینسان لەو بەشە اختیاریەی ئەگەر بە گوێرەی پەیامی خوای بجوولێتەوە بە اختیاری خۆی ئەو تەنزیمەی دەبی سەرکەوتوو دەبی بەس ئەگەر لەو بەشە اختیاری خۆی بە گوێرەی پەیامی خوای نەجوولێتەوە بە اختیاری خۆی ئەوە فەساد و تێکچوون دروست دەبیت لا الشمس ينبغي لها أن تدرك القمر ولا الليل سابق النهار نروج دتاني بيشي ما نجيب كوينة ما بيشي هر يتشي وكل في فلك يسبحون هر يتشي لا خلقي خويا دخلينوا أو يديك أشهر باسي وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون ألم ترى أن الله سخر لكم ما في الأرض والفلك تجري في البحر بأمره أو آية شمان باسكرت كباسي فلك تسخير خواي قوله دليل آخري دليل انتخاب هالبجاردن أو هامشينا عنوانك عن تكدي أربيسان لتينا قاتن أتوكاتك لماري هركستان لماري هاتين دري تسن ريهب وأجر تماشي خريطيها وليريكي تسن ريهب ولو يبي حكمي تسن ريهب نعم الري دوريش دريم أو هابسي أو هابي وبتسن ري دقي وشي أوي من دارن قام كيدا كان بتسن ري دقي حكمي لهوليري بهزاران ري هي ونيا أتواني بتسيو الشيستي بتسيو الصتي بتسيو الصدان ري ببري لور أو ريد بري كبيدا هاتي سبب تسيا نزيك ترى زاري شوية مشين آخر درجة نزيك نبي سببش كابي آسان تربي مشين الريك خوش تربي ونيا بري سيارة بعزيتنا خوا أو إشي أو وسيلة لبردستيا دشكريا دبي إلى أو حزا يعني استفادة للري كيدا أو الري سببك هي ونيا حزت لي عندها شيء ببيان بالري دريبا قال مخوش بيت المسألة كواتا إلا إرادك ويستك كوا ما بستشي لبشتوبو أو الري هالبشارت لنا أو همو الريانا يكش ريت هربجات لبروي أتو خاوني ويستو إرادة بوي لبروي أتو بيشتر تتزاني دبي باشترين يان نزيكترين يان خوشترين رقاي هالبجيرم إي باشا لو كونش أما دبينين هشتك لبور روداني تندان احتمالي هي أو لدليل إمكانش باسمان كرت بلام لدليل انتخاب هالبجار نكي لنا أو هم احتمالانا تاكترين وباشترين احتمال هالبجاردن إنسان دا يبير بكاتو باشا أكر أو هالبجاردنا نبا هالبجاردنا شي دي بكبات سدبو استعمل آيات كان باز كان كأخوي قوله أو جاء أو ماذا لو استشتشي علمية يعني لعلمي فلك زور أو هي قناتك هي ليوتيوب بناوي ماذا لو ليه بدن بعربية إنجليزية كان شتي زور خوش تدا دريت سدبو أجر هزي تشيش كرني زوي برك زياتر با سدبو أجر مانجل زوي نزيك تربا أو هابا فيديو هم يندر هنا تصور يعني كردي شتي خوش تدا مثلا سدبو أجر زوي رجي آوي زياتر با أو شتانين همو در هنا أو خواي جوري داوي لما كرديك أو فكرة أو يبكينوا چه دلیل چی دینی لقرآن که خواهی گوره دعوی لما کردیا کبیر لوی بکین و چه دبو اگر اوشته بو شیوی با تا قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة كات أو ماذا لوك استال علم دا قوتري بالضبط قل أرأيتم كي قرآنها قل أرأيتم أنابين أجر أوشته أو هانا باوش بنوع دي كبا جيان تان كودب قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا غور يعني تيا قول نعم زان لأنك تفسير نسيان سوير بس بخو يعني قول يعني أجر أو آوا استطبقاتي زوي زور قولا أجر زور قول با بهزاران متر دور با إنسان سنب زحمة نكان يكان ده تقين نبي كانش إنسان استفادة إليه ذكرت
خواهي قرد فرمي قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم أقر خدا أو جيو أو تساوو أو دلي نداباما من إله غير الله يأتيكم به چه هي بيتام بخشي يا قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة أقر شو حتى روج قيامة هر شوبة زور آسامو استا مثلا روش زەوی نەسوڕێتەوە بە دەوری خۆی لایەکی نیوەی زەوی هەموو دەمێ دەبیتە شەو وانە ئەوە هەموو شەو دەبوو کاتە چێوەی کردێ بسوڕێتەوە بەو دیقەتەی باشە ئەگەر وەش باکەوە زۆربەی شەو بە یان زۆر بە زەحمەتی شەو و ڕۆژ بێتن دیسانە کە ئینسان ژیانی لەسەر زەوی زەحمەت دەبوو من إله غير الله يأتيكم بضياء چ خودایەکەیە کە بتوانی ڕووناچیتان لۆ بینی ئەفەلا تەسمعون نابستن قل أرأيتم إن جعل الله عليكم النهار سرمدا أجر روش بردوان بايا حتى روش قيامة بس روش بايا چه شوشي لو دينان كوا بتوان تيدا بحسينوا نابين يعني دفرمي قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا أو باس ماكن فمن يأتيكم بماء معين خواهي قولاو آوي كدبارينيتن لجير زوي هموي دبالي ولي فلترة أو لو كان يعني أو لو سرتاوانا ديت دري لبو إنساني توزيع دبي إن الله يمسك السماوات والأرض أن تزولا ولئن زالتا إن أمسكهما من أحد من بعده خواهي قورد فرمي آسمان الزوي راقرت يكوا لا نتسن أقر لا تسوبان چه ديتواني آسمان الزوي دابني أو زي مفهومي آسمان لقرآني هرسي لسر ويتوبو أو آسمانه ديارني هتا چه اندره رون نكرايتو هرسي لسر ويتو استا بس برقى هواي الزوي چند طبقات هواي لبرجيه وانيا إيشي أو أن عزيب دكا خواهي قولة كذا فرمي وجعلنا السماء سقفا محفوظا مثلا روجانا دري 2000 تا 10,000 نيزك بارتا بردي آقري همو روجانا دباري تسر زوي كاتا كديتا ناو برقا هواي بهيزي لي خشاندين نامينيتن دبيتا تقص لنا اوتسان صالي قلق دوق الممشين يكاشي أو أن دبكاوي تسر زوي إنسان راز دا ترسيتن ونيا قلنا نيزكك بكاوي تخواري يكأنما خدايك بيت دريتن أي إنسان أجر خالقك نبي أتوب بارزي سرزوي همو روجه 10,000 صاروخي لو ده خداي قلغانه شلو أو زوي دروس كرديك أو صاروخانه بجريتو روش أجر تيشتي روش فلتري نبيتن تيشتي زور زيان بخشي تدا كجيان لسر زوي نبي أجر تيشكك هموي به أول مثلا برنامج علمي كان تماشى أو تيشكانه كزيان بخشن ديقريني تو أو تيشكاني كسود بخشن بس أوان ريبيدا داتن بيت السرزبي أو برقة هواي كخواي قورة درستي كردي يكلوانا مثلا طبقي أوزون طبقة شي فلترة استا مثلا بواسطة بيشر سازي أوانا برك بيز بوا ما ترسيل سرزبي دارين دروز بوا يعني بلاي قرمي سرزبي زور دبيت وطبعا أوانا خواي قورة همو لقرآن داواي كردي إنسان فكر لي بكاتوه الله الذي يرسل الرياح فتثير سحابا فيبسطه في السماء أو بايدنيريتو كهورا كان بيك دينيتو لآسمان بلاوي دكاتو بوشي ديوي ويجعله كسفا فترى الودق يخرج من خلاله دبيت هورا قرص باراني ليدي تخواري أو زاد فرمي لآخر آية كان كأو باراني ولئن أرسلنا ريحا فرأوه مصفرا لظلوا من بعده يكفرون ريح والرياح فرقيسية ليه كم يقوت الرياح لدوام قوت الريح الأبو رحمة يعني القرآن يهردو شي هرباية بس الرياح باي رحمته ريح باي غضبه ده فرمي لآخيري أو بايك أو باراني دروز دكالو أو إنساني أجر كربان معنا بايك غضب نكهر رحمتي ندبو هموش تشي تفرتو نادا كردو تيشي ده استعمل دليل كان تواوي طبعا دليل كان تواو نابي إنسان ليه ده بيهمو دمي خريق بيتن دي تمان كوا قرآن تنزور باسي أو دليلان دكاتن سونك أصلي ناسين ودرزبوني إيمان لتماشا كردن ووردبونوي أو دليلان ودرز دبيتن إنسان لوي رأي إيماني لو بيدا دبيتن
کاتەکە ئەمە گۆتمان وادادەنێن کەسێک لە گەشتەشی لە دوو حەقیقەت دەگەڕێ لە دوو دیتنەوەی ڕاستی و ناس خوای گەورە دەگەڕێ یەکەمین جار بیر دەکاتەوە و دەگەڕێ دوایە ئەو دەلیلانە دەبینیتەوە لە نەتیجەی ئەو دەلیلانەی کە باسمان کرد ئەو نەتائیجانە دەگاتە ئەو ئەنجامانە. یەکەم ئەنجام لابد من خالق ئەوە کە دەبی ئەو مەوجوداتە خالقەک هەبی خەڵقی کردبیت هی نابیتە وجود کە زۆر باسمان کردەوەی بەس ئەوەندە نییە کە خالقەکە بی نەتیجە چی دیکەش گەیشتێ ئەو خالقەی ئەو بەو ڕێک و پێچیە و بەو تەنزیماتەی ئەو مەخلوقاتەی دروستی کردیا لابد أنه علیم مطلق دەبی علمەکی مطلقی هەبی گوتمان علمی مطلق یعنی چیە سنووری نەبیتن نابی بەقەدەر مسقالە زەڕەک سنووری هەبی ئەگەر سنووری هەبیتن ئەو سنوورە کەواتە دیارە ئەوە علمی لەبارەی شتەچی نییە علمی لەبارەی شتەچی نەبیتن دەکرێ علمی لەبارەی زۆر شتی دیکەش لە مستەقبەل نەبی لۆی بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعە لەبارەی ئەفعال لەبارەی مەسەلەن قەدەر خوای گەورە لە پێشی و لە پاشی هەموو شتێکی دەزانیتن لەبەرەوەی پێشی و پاشی ڕابردوو داهاتوو ئێستا لەکن ئینسانی بەنسبەت ئینسانی هەیە بەنسبەت خوای گەورە نییە خوای گەورە محکوم نییە بە کات و بە زەمەن کەواتە مادام وەبیتن ئینسان هەسەری لێ دەرناسی وانە هەرسەری لەوەی دەرناسیتن تەنها دەبی تەسلیم بی وحەکیم مطلق وحکمەتەکی مطلقی هەیە ئەوەش بە چ دیتمان تەماشامان کرد هەر شتێک بە ئەندازەی خۆیتی بە تەقدیرەکی ڕێک و پێکە کابراەک کە شتی بە تەقدیر و بە ئەندازە بکە معنای چیە لێزانە پێناسەی حکمت ئیبن قەیم پێناسەشی جوانی لە بۆ حکمت کردی حکمت چییە ئەم گۆ بە مشارەکە بکەن حکمت چییە وضع الشيء في موضعه هر شتەی لە جێی خۆی دابنی بەرە ئەوەش دەبی يعني لە شوێنی خۆی لەسەر مەسەلەی حەکیمەکە قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة لفرمودن خوای گەورە أفلا تسمعون يعني شوێنێک تاریک بێ لە شەو ئێستا ئێرە سپیکەرەوەی لێ نەبی ئەو شتانە گلۆبیش بکوژێنەوە بەس دەتوانین بیستی ناتوانین بینی آيات اليوم قال قل أرأيتم إن جعل الله عليكم النهار سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بليل تسكنون فيه أفلا تبصرون يعني لروج دا إنسان هناك دتواني جزاك الله يعني تماشى كباسي الشباب دري أفلا تسمعون كباسي الروج يبو دري أفلا تبصرون نابي حكمة وضع الشيء في موضعه بنا سكرايا يعني ابن قيم دري فعل ما ينبغي على الوجه الذي ينبغي في الوقت الذي ينبغي دري أو شيء كبيويستا لو كاتي كبيويستا بوشيوي كبيويستا يعني مثلا لون منا فعل ما ينبغي على الوجه الذي ينبغي في الوقت الذي ينبغي استا بانجي شايدا ئەوەی کەوا پێویستە مەسەن کاتی نوێژەکەی هاتیە بەو شێوەی نوێژەکەی بکەی کە خوای گەورە لە توی داوا کردێ کە کاتی نوێژێ ئەگەر ئیشەکی دیکە مەسەلەن ضروراتەکی دیکە هاتە پێش نابی نوێژەکەت وانە بتوێنی یعنی هەر شتەی لە شێوەی خۆی لە کاتی خۆی بەڕێک و پێچی بکەی ئەگەر ئەو نوێژەی پێشی بانجی عیشایە بکەی ئەوە عینە نوێژی دەکەی بەڵام لە کاتی خۆی نییە کەواتە حکمەتت بەکار نەهینە لۆیە خوای گەورە هەر شتەی لەو کەونەی کە دانایە لە شوێنی خۆی لە کاتی خۆی بەو شێوەیە کە پێویستە داینایە بە حکمەتەکی مطلق کەواتە دەبی ئەو کەسە حەکیمی مطلق بی ئەو زاتە وەغەنیی مطلق بی یعنی دەوڵەمەندی مطلق بیتن هیچ شتێک نەبیتن کەوا ئەو توانای بەسەردا نەبی پێویستی و احتیاجی لۆ هەبی وانیا قل هو الله أحد الله الصمد خوای گەورە نیازی بە کەس نییە وغير خواي قوله هموي محتاج خواي قوله هذا تبي أو ذات بره بالعكس ظلم هذا الظلم مش وضع الشيء في غير موضعه أو بناسي ظلمه أو إلى آخر لبو أسماء الصفات كواتا دبي زاني من لو نتائجي دبي خالقك هبي أو خالقش أو صفات أو أسماء الصفاتي هبي لابد وأنه مختار يعني تسم مختار يعني دبي تواني هالبجاردني هبي أو كلا قرآن بإرادة ومشيئة باز دكات
دەبی ئەو زاتە ئیرادەی هەبی ویستی هەبی مەشیئەتی هەبی ئەو لە دەلیلەکان کە باسمان کرد هەموو مەخلوقات کە ئینسان تەماشا دەکا ئەو دەلیلەی لێ دەبینیتەوە دەبی زاتێک ئەو ئیشەی بکاتن کەوە ویستەچی هەبیتن مەبەستەچی هەبی لە ئیشەکانی لابد أنه واحد لا شريك له دەبی تاک بیتن هیچ هاوبەشی نەبی ئەوە گوتمان لە چ دەلیلەچی بە دیار دەکەوی مەسەلەی وحدانیەت لە دەلیل تەناسق تعاون تازە کە باسمان کرد گوتمان مادام هەموو یەک دەست بیتن تەنسیقی لەگەر یەکدی هەبیتن بە یەک قودرەتیش بەڕێوە دەچی و یەک کەسیشەکە عیلمی پێ هەیە لابد وأنه خلق لغاية وشأن عظيم أو هەندێک کەس زۆر کەس هەیە گەشتەکەی هەتا ئێرە خلاص دەبی دەرێ تەوا زۆر کەس هەیە لە دنیای هەتا لە زانایەکان لە ئەو دەرێ دەزانم دەبی کەسێک هەبیتن خودایەک هەبیتن ئەو خودایە ئەو خاوەنی ئەو توانایە بیتن بەس خوا هیچ پێویستی بەوەی نییە کە ئەمنی لۆ چ دروست کردیا چیشی هەیە بە من ئەمن لۆ خۆم دەژیم و علاقەم لە دین و لە ئەوەی نییە کە چ وەزیفەکم هەیە بەڵام ئەتوو مادام لەو تەلارە گەورە و پڕ بە عەجایبەی گەردوون لەو شوێنەی دروست کرای ئەگەر بەبێ ئەو هەموو مەخلوقاتەی کە باسمان کردو ئەو هەموو عەجایبات و ئەو هەموو ڕێک و پێچەی تێدایە ئینسانێک لەسەر ئەو زەویەی بژیتن کە لە هەمووان باڵاترە چونکە دەتانی ئینسان دەتانی فکر لە غەیری مەخلوقاتەکانی دی بکات و بەس مەخلوقاتەکانی دی توانای فکرکردنەوەیان لە غەیری خۆیان نییە خوای گەورە ئەو توانای دایت ئێ باشە ئەو ئینسانە هەر ئەوها لە خۆڕا دروستکرایە ئەو هەموو ڕووداوانەش هەمووی لە خۆڕا ڕوودەدەن هیچ مەبەستەک نەبی لە دروستکردنی ئەوە دیسانێ پاڵدانە عیب و نەقسەی گەورەیە و ئەو زاتەی لەبەرەوە ئینسان بە ئینسانایەتی خۆی وەکو شێخ عەبدولمەجید زەنەدانی دەرێ لەگە یەکەشی مناقەشەم کرد کە دەیگۆ خدا هەروە بێ مەبەست ئەمەی دروست کردیە لێگوتم ئەو پێڵاوی تو لۆ چ دروست کرایە وتی لەو پاراستنی پێی گوتی هیچ شەریکەکە دیتە جیهازە شتێکی دروست بکاتن هیچ برێکاکەەوە هیچ ئیشی نییە نازانم چی شیشی هەیە لە ئینسانەشی دەوەسێتەوە هیچ شتێکی دروست بکە ئیلا غەرەزەک مەبەستێک هەیە دەبی ئەو هەموو کەون و کائیناتە عەجایبە بێ مەبەستبی کەواتە دەگاتە ئەو نەتیجەی خولق لغایەت لە بۆ ئامانجێک وەشەئن عەظیم و ئیشێکی زۆر گەورە خەلق کرایە وەلە آخر نەتیجەی کە نەتیجەی پێغەمبەرایەتی لێ ڕادست پێ دەکەن یعنی ئینسان ئەلێرێ هەتا ئێرە بە عەقلی خۆی بە فیتڕەتی خۆی دەگاتە ئەو بەڵگانە ئەگەر پێغەمبەرانیش نەبن دەگاتە ئەو نەتائیجانە دەرێ دەبی ئیلا ڕێی ڕۆن کردبیتەوە و ئەرکەچی لەسەر شانی بەدانابی ئەو ئەرکەمان پێ برێ ئەلێرە ڕا زۆر خەڵک لێرە بەجێ دەمینێ لە کوفری هەتا ئێرە دێتن دەری خاڵقەک هەیە و دروستی کردیە و ئەو توانایانە هەیە بەڵام کاتێ دێتە سەر ئەوەی دەرێ دەبی ئەو خاڵقا ئەمەی وەها بە کۆرەیی بەجێهێشتبی بە بێڕێیی بەجێهێشتبی هیچ شتێکی لە بۆ منە نردبی ڕێمان لۆ ڕووکاتەوە کاکە ئیشمان لەسەر ئەو زەویەی چیا بەرەو چێن دەردەچین لی دەوەشێتەوە ممکن نییە لۆ لەبەرەوەی ئەمە دوو نمونەی لەسەر ئەو مەسەلەی باز دەکەین کەوا ممکن نییە خوای گەورە پێغەمبەران نەنێریتن ڕێ لە بۆ ئینسانی ڕۆکاتەوە یەک لەوانە ڕۆژ کو نمونەیە ڕۆژ ئیشی چییە ڕۆناکایی وانە ئیشەکی سەرەکی ئەوەیە کە ڕووناکایی شتی پیشانی مەدەداتن دەرێ ئەوە مێزە ئەوە دارە ئەوە بەردە ئەوە فلانە شتی مادی لە بۆمە ڕۆن دەکاتەوە باشە شتی مادی ببینم ئەوە بەردە ئەوە دارە مهمترە یان شتە معنەویەکان بزانم ئەمن چێمە لۆچە لەسەر ئەو زەویەی ما ئیشم چییە بەرەو چێ دەچم چی هە گرنگترە و معنەویەکە باشە معقولە هەموو ڕۆژێ خاڵقێک ڕۆژی لۆ من بنێری شتە مادیەکانم لۆ ڕوون بکاتەوە بەڵام پرسیاری هەرە گەورەی من نەزانینی هەرە گەورەی من پێویستی هەرە گەورەی من ڕوون نەکاتەوە ئەمن ئەوها بەجێ بێریتن وانە کەواتە ئەوە بەڵگەیکی گەورەی پێغەمبەرایەتی ئەو خاڵقەی ئەو کەونەی بەو ڕێک و پێچێ دروست کردی ئەمن ئەوها بەجێ نایریتن تەفاسیل شتی زۆر وردی دایتە من کە مەسەلەن کەمالیاتە مەسەلەن هەندێک نەوع خواردنی دایتەمە ئەگە خواردنە نەژبی ئەمە ئینسان هەردەژیتن مادەم ئەو تەفاسیلەی دایتەمە لە گەورەترین پێداویستی کو ئەمە بەجێ دێریت لە کاتێک ورترین پێداویستی لە بۆ مەدابین کردی ئەوە نمونە یەکەم نمونەی دووەم لە مێشەنجینی تەماشا دەکەین
خواي قول القرآن ده فرمي وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرش خواي قول وحي لبو ميشان جيني نار لتسيا كان ولا ناو دار كان أو يدرس بك أو وحي قوت مانسيا رينوين كردنا بلام لولي رخواي قول أو رينوين يبا وحي ناو بردي القرآن لزيدك فرميتي الذي أعطى كل شيء خلقه ثم هدى وتهداياتي دا حكمتك تدا حكمتك تسيا مادام ميشان جينك اما باسی ژیانی مێشەنجینیمان کرد کە چەند شارەزایی و شتی پێویستە هەموو شتەکانی پێگۆترایە وحی لە بۆ ناردرایە بە وحیەکەوە باز دەکەین وحی لە ڕووی لوغەوە نەک ئەوەی لە بۆ پێغەمبەران ئەمە ئێستا وەکو مسلمانان دەرێن وحی مەبەستمان ئەمری تەکوینیە کە خوای گەورە لۆی ناردیە ئەو وحیەی لە بۆ ناردیە پێی گوتیە کو ئیشی خۆت بکە ئەو ئیشەی نەتیجەی ئیشەکەی چییە هەنجوینەکی بەلەزەت بێسە پێشەمە هەنجین یەکەکە لە شتا تەواوکاریەکان ئەگەر هەنجوین نەژبیتن ئینسان لەسەر زەوی هەردەژی بە شتێکی بەتام و بەلەزەتە و بە سوودە و شیفاشی تێدایە لەسەر ئەو زەویەی خوای گەورە لە بۆی دروست کردی باش ئەو خالیقەی ئەو خواردنە بەلەزەتەی دروست کردی وحی لە بۆ ئەو حەشەڕەی ناردیە تا یەک لە خواردنەکان لەناو هەزاران و ملیۆنان خواردنی پێشکەشی مە بکە معقولە وحی لە بۆ ئەو ئینسانەی نەنێریتن کەوا لە گەورەترین پێداویستی کە پێداویستی چییە پێداویستی معنەویتی پێداویستی پرسیارە گەورەکانیتی پێداویستی ئەوەیەتی ئەو مەجهولە نازانی چییە نازانی چێوە دەچی ئەو پێداویستی لە بۆ پڕ نەکاتەوە وحیەکی نەنێریتن کەواتە بەو بەڵگەی بە دیار دەکەوی ئەمە کاتێک تەماشای هەتا گچکە حەشەڕەتی کەوا ئەمە لە بەرچاوی شتێکی بێقیمەتە دەبینین هەموو ئیشێکی خۆی پێگۆترایەوە نیە هیچ شتێک نییە کەوا ئەو پێویستی پێبی پێی نەگۆترابیتن معقولە ئینسان لە گەورەترین پێویستی پێی نەگۆترابی و قسەی لەگەر نەکرابی ئیلا خوای گەورە جل جلاله دەبی وحی لە بۆ ئەو ئینسانەی ناردبی و پێیگۆتبی ئەو ڕێی کوڕۆن کاتەوە کەواتە ئەوە دلیلی پێغەمبەرایەتیش لەوانە سەلمە دلیلی پێغەمبەرایەتیشی لێ سەلمە ئەوجا کەواتە ئەوە خوای گەورە کە لە قورئانی باز دەکە ئێستا ئەمە هەندە نمونەی دەینینەوە 5 دقەشی دیکە ئینشاءڵڵا تەواوی دەکەین فرمي وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين وانيا آسمان وزويمان بقال تدرس نكرديا ما خلقناهما إلا بالحق أو حق ما بس تتكل القرآن زور تأكيد للسردكات آسمان وزوي بحق دروس كريا يعني لبو غايتك وما بس تشي زور قورة دروس كريا لخورا وببي معناه وببي هدى دروس نكريا ولكن أكثرهم لا يعلمون يعني فرمي إن في خلق السماوات والأرض أو آياتنا من تفسير كرت أو آياتنا باس ما كر كابرا بير دكاتو لخلق آسمان وزوي باش عندك تسدري أو شتانة بباطلي دروس نبوة إلا دبي ما بس تشي قولها بيلو دروس بوني كواتا أوج عينا أو نتيجة إيمان إلي درديتن لآيات اقرأ باسم ربك الذي خلق بيغمبر صلى الله عليه وسلم بخودي خوي بدليل فطرة إنسان بفطرتي خوي دقات أوي باس ما كرد دبي خالقك هبي أو خالقة بتوانابي بس نازاني أو خالقة شيء ذات ناي ناسيتن ونازاني تسيلة مدوي أما لو سيلة بسر أو زاوية خلق كرديا وبلو تشيدتين بيغمبرانك دنيريتن أو خالقة من بيدا ناسينيتن واروا وظيفة بمدى ناسينيتن كاك إنسان أتو إيشت عبادة لسر زوي واروا النتيجة بوشيوية يوم الآخر هي لو إلى قرآنه زور باسي يوم الآخر ذكرتن كدليلك لقر إيمان بالله إيمان باليوم الآخر باز ذكرتن معنى دلالة فطرة دلالة هداية دلالة فطرة إنسان بخوي دقاته دلالة هداية بري بيغمبران دقاته أو بيغمبر صلى الله عليه وسلم كاتك إقرأ لغات بخوي دلالة فطرة هبو بلام نيد زاني أو خالقاي نيد ناسي شيا وكل قرآن ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان نيد زاني إيشي تيلا سر أو زاوية بلو تشين دردتسي خواي قورا أو وحي لبو بنار كأو إقرأ بي بشاندا يعني فرمي وربك يخلق ما يشاء ويختار أو بيوي هل دبجيري ما كان لهم الخيار هل بجاردن لبو إنساني كذا فرمي هل بجاردن يعني لأمري تكويني أمري كوني كخواي قورا بالريار لبارش تشيم ده لآيات باشي وما لكم لا تؤمنون بالله والرسول يدعوكم لتؤمنوا بربكم أو آيات هردو دلالتي بجواني تدايا
لۆ ئیمان بەخوای گەورە ناینن لە کاتە خوای گەورە داواتان دەکا کە ئیمان بینن والرسول يدعوكم لتؤمنوا بربكم وقد أخذ ميثاقكم إن كنتم صادقين أو لسورة حديدة إن كنتم مؤمنين باشا يكم زارغوتي پیغمبر دعواتان لدكا كإيمان بينن أو دلالة هدايته أدي أو ميثاقتيا وقد أخذ ميثاقكم إن كنتم مؤمنين أو عهدك لآدمي ورقرت لبشتي آدم ونيا أو عهد علماء التفسير دفرمون أو عهد أخواي قورة وري قرتيا أما نازانين ببير ما نماتيا بلام آثارو شوينواري أو عهدي بريتيا لفطرت يعني فطرتي ما كخواي قورة دناسين أو بسيارانا دي بزانين أو آثار شوينواري أو عهديه أو لو دفرميتن پیغمبر دعواتان لدكا أو دلالة هدايتك لري پیغمبران دي وقد أخذ ميثاقكم دلالة فطرته هذا واضح بوي أنه أوزاء لنا دعاء دقين السر إيمان بپیغمبران عليهم الصلاة والسلام ك للركن شيدي كي إيمان أو إيمان بالله كليرة سسبا لابد إيمان بپیغمبران شي لقل تيكل دبيتن إيمان شي بپیغمبران هبي وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم